پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە. لەم هەفتەی پێشوە سێرانی مەکتەبیان هەبوو، من نەمتوانی وەک پێویست خواردەنوشتی بۆ حازر بکەم. شتێکی بەسیتم یاپی و بردی، ئیتر کاتێکە هاتەوە بە گریانەوە هاتەوتی هەمویان شتی خۆشیان پێ بوو. من هیچێکی وام پێ نەبووە. سڵاوتان لێبێم کاتتان باش، خۆشحاڵم لە پرۆگرامی میوانی توێن دەبمەوە میوانتان. ئەم پرۆگرامە بە سپۆنسەری سەرەکی سەرمایەدار مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئێستا هاتوومەتە لای ئەم خاتونە بەڕێزە و دەمەوێ باز لە ژیان و گوزەرانی خۆیانمان بۆ بکات. خاتونگیان چەند سەرخێزانن؟ 4 کەسی. هاوسەرەکەت چی ئیشێکەکات؟ کرێکاری ئەکایتر 5 ڕۆژ جارێک، 6 ڕۆژ جارێک، 2 هەفتە جارێک کرێکاری هەبێ کاگەر نەشبێت لە ماڵە. بە چەند ڕۆژانەی کە ئەچێ بۆ کرێکاری چەند پێ ئەکات؟ ڕۆژی وایە هەتا نیوەڕۆ ئیشەکات 10,000 ئەیەنێ، ڕۆژی واژێ هەتا ئێوارە ئیشەکە 20,000 ئەیەنێ. چی بەم بە کرێخان و چی بەم بە مناڵ. کرێخان و ئەیەن؟ بەڵێ تەلە بەشم هەیە. تەلەبە و هەیە و مناڵی شیرە خۆرەشم هەیە. ئەگەر کەسێک بتوانێت یارمەتیمان ئەیات و نەشتوانێت ئەو کاتە خۆم جاروبار ئەگەر شوێنێ شتێک هەبێ ڕۆمپاکی ئەەکەمەوە و هەرەوە. واتە خۆت ئیشی ماڵان دەکەی؟ بەڵێ ئیش ئەگەر ینی هەبێت. ئیتر ناچاریە لەبەر مناڵەکانم. چەند کرێخان و ئەیەن لێرەیە؟ 150. ئێمە لە نزیکەوە ئاگادارین کە دوو ژوورە، ینی ژوورێک و هەیوانێکە کە ژێرزەمینە، سەقفەکەی زۆر نزمە، دیوار و شتی باش نییە. چۆن گوزەرانەکەی تایە؟ وەڵی ناخۆشە، قورسە، لەبەرەوەی خۆتەزانی ئێستا سەردەمی ئەم وەزعە نییە. بە تایبەتی منیش کە ئێستا من کچە گەورەکەم 7 ساڵە، ینی هەموو جارێ ئەڵێت خۆشە ژوورێکی خۆمم هەبێت، خۆم بە تێنیا بخۆم یان تیا دیاری بکەین لەگەڵ خوشکەکەیە. بەڵام ئیتر کە نەشبێت چی بکەین؟ هەر ئەو نەئەتوانم، هەر ئەوە لە تواناما هەیە. بینیم هیچ پێداویستێکی ناوماڵتان نییە، وەکو تەلەڤیزۆن، وەکو سەلاجە، وەکو بۆچی ئەم شتانەتان نییە ئێوە؟ هەمان بوو، بەس ئیتر هەر جاری بە بیانی شتێک ئەم فرۆشت. جارێ بۆ شیر و دایبی، جارێ بۆ جلوبەرگی مناڵەکانم، جاری وایە میوانێکە هاو بەسەرا، ئیتر هەر جاری و شتێکم ئەفرۆشت. جارێ سەلاجە، جارێ تەلەڤیزۆن، جارێ بڵی غازەکەم. ئێستا حالیانەوە نزیکەی 2 مانگی شەبێ من هەر لەسەر زۆپایان لەسەر هیتەر خواردنەکەم بۆ مناڵەکان. کە سوکارتان یارمەتیتان ئەیەن؟ من ماڵی باوکم نییە، باوکم دایکم ئەمری خۆیان کردووە، برا خوشکیشم نییە، ماڵی خەزوریشم دوورن و ئەوانیش خۆیان وەز ئیمادیان خراپە و کەم ئەندامیشیان هەیە، ناتوانیت یعنی لە هەردوو لە بەبەری. هیوادارین کە ئیشەڵا ئەمە تێپەڕێت، هیوادارین کە خێرخوازان ئاوڕێکتان لێبنەوە. داوای چی ئەەکەی تۆ؟ ئەتەوێت چیت بۆ بکرێ؟ داوای چی لە خێرخوازانەکەی؟ وەڵی ئێستا من هەر شتێک بڵێم نازانم، ئەبێتە کڕۆزانەوە، بەس ئێتر خۆتان بەس ئاگتان بینی. کڕۆزانەوە نییە، ئێمە هاتین ئەزانین کە ژیانت چۆنە، هەموو شتەکان لەبەر چاومانایە. 3 مانگی کرێخانم لا بوو کە خەڵک بۆ یام
چکە ساحبخانەکەم وتی ئاساییش بوانەکەم. ئیتر هەرچێک لە تواناتانە هەبێ بتوانم بۆمان بکەن مەمنونەبی. قەرزارن بەڵێ هاوسەرەکە دوتت ماتۆڕی پێ بووە هەتۆڕێکی پێ بوو پێشتر ئیشی دلیڤەریە کرد. بەڵێ ئیتر لیان دزی بوو. ماتۆڕەکەمان لە بەردرگا بوو دزیان پێیان کڕێەوە و وتیانە بەوازی لەبێنیت. واتە پارەی ئەوەشتان هاتە سەر و وازیش لە بەڵێ. ئەو ئیشەی هێنا بەڵێ هیچ موچەیەکتان نییە. هیچ موچێکمان نییە. هیوادارین کە بتوانین لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە دەنگی بەڕێزت بگەێنینە ئەو کەسانی کە ئەیانەوێ هاوکاریت بکەن. داواکاریت چیە لە خێرخوازان ئەتەوێت چیت بۆ بکەن؟ وڵی ئەگەر بیانتوانە خانوویەک مەسەلەن هەر هیچ نەبووە من لێرە شاقەنەعاتم هەیە بەستە ناکرێت چەند مانگێکمان بۆ بن یاخۆ ئیش شتێک بۆ مێردەکەم بدۆزرێتەوە. شتی ماڵیش ئەگە بتوانن هاوکاریمان بکەن تەلەڤیزیۆنێ بۆ مناڵەکانم بێ سەلاجەک موبەریدێک تر هەر ئەوەی کە نیمە. مناڵەکەت داوا ئەکات کە سیر تەلەڤیزۆن بکات. بەتەئکید مناڵ ئەم ڕۆژەیە یا تەلەڤیزیۆنی ئەوێ یا مۆبایلی ئەوێت. تۆ هیچ کامێکیانت نییە کە بیەی بە مناڵەکەت؟ خواردنیش تەنانەت ئێستا ئەم مارکێتانی لای دەوروبەری خۆمان هیچیان بە قەرز خواردن نایەن نایە. ئەرزان کە گوزەرانتان ئاوایە؟ بەتەکید ئەزانن بەس ئیتر ئەڵێ کە مێردەکەت معاشێکی نەبێ خۆت ئیشێکی وات نەبێ پارەکە ئێمە بەچێیتەوە. یعنی وانیش ناتوانن ئەوانیش هاوکاریتان بکەن. ناتوانن. وتەکرێ خانومان کە لەلایە و وتوێت یەگەرنەیەن ئاسایش بەڵێ ئەەکەن. پێیوتم ئیتر یعنی ئیزنیاونیان ئەڵێ کرێکە بن و ناڵە کرێکە بە ئەڵە کرێکە بە لەبەرەوەی ساحبخانەکەم نەخۆشی خستخانی هیوایە ئەگەر هەموو مانگێک لە کاتی خۆیان پارەکەی بۆ نەبیت ئەو لەبەرەوەی عیلاج دوشتی زۆر بەکارهێناوە عەسەبی ئەوەیە پێویستی شێتی هەموو مانگێک لە کاتی خۆیان عیلاج کڕێت. چەند جارێ من مێردەکەم جێی هێشتوم لەبەرەوەی کە قەرزار هاتۆتە سەری نەیتوانیوە جوابی ساحب قەرزەکان باتەوە ناچار من و مناڵەکانی جێهێشت و ئەنجا قەرزارەکە هاتووە یەقی ئێمەی گرتووە. یعنی چەند جارێک تووشی ئەو حاڵەتە بووین هەموو خەڵکیش ئەزانێت. ئیتر هەتا قەنەعەتمان پێ کردووە یاخۆت بە ساحب قەرزەکەمان و تۆ کە قسەی لەگەڵا بکات و لەسەرمان بۆستێت هەتا بگەڕێتەوە ناو ماڵ و مناڵی خۆی و یارمەتیمان با هەتا دەرگایەکمان لێکرێتەوە. دەسەڵات نییە ینی چی بکەیت ناتوانانی بە هەر کەسێکیش بڵێ هەموو کەسێک ناتوانێت یارمەتیت بات یان نایکات. کە ئەڕوا هاوسەرەکەت بۆ نمونە 2 مانگ 3 مانگ ئەو کاتە تۆ بەچی ئەژیت هەر ئەوەیە کە ئەڵی ماڵی خەڵک جارجار هەر خەڵک یارمەتیم ئەیات خۆشم ئەگەر ئیش بکەمە بێ مناڵەکانیش بەرم لەگەڵ خۆما ئەجا یعنی چەند جارێک گەشتوتە سەر ئەوەی کە جیا ببینە بەس من کە من شوێنێکم نەبێ ماڵە باوکم نەبێ ینی لێشی جیا بمەوانێ بڕۆمەکە چەند جارێکیش هەوڵی خۆکوشتنیەوە هاوسەرەکەت بەڵێ بەداخەوە. بەڵامی تر لەبەر مناڵەکان یاخۆت بەهاج وەسایی لەبێ لە مشکم هێناوەتە دەرەوە. ئەی تەندروستی خۆت تەندروستیت باشە هاوسەرەکە تەندروستی باشە؟ هاوسەرم فەقەراتێتی بەهۆی ئەوەی کە کرێکاری زۆر کردووە بۆ خۆشم تووشی نەخۆشیەک بووم کە ئەوبوو نەشەگەرێکی گەورەم بۆ بکرایە دکتۆر سەعاتێکی بۆتانە ئیتر بە پارەیەکی زۆر کە توانی ئەنەشتەگەریەکەم بۆ بکرێت ئیتر بەهۆی ئەوانە وەزعی مادیمان تێکچوو. وردە وردە گوزەرانتان بەم شێوەی لە هات لە بۆلی چەنە مناڵەکەت؟ لێکە. ئەی چۆنە ینی هەست بەم شتانە ئەکات؟ طبعا هەستی پێیەکە ئەزانێت لە ناو ڕەفقەکانیە دیارە ئەوەی کە ڕەفقەکانی هەیەی ئەمنیەتی باسی ئەکا بۆت؟ بەڵێ ئەڵێ ڕەفقەکانم گاڵتەم پێەکەن تۆ ئەمەد نییە تۆ ئەوە نیەمە لە ماڵە ئەومان هەیە یاخود ڕەفقەکانی لە مەکتەب ئەگەڕنەوە لە تەلەڤیزیۆن ئاچی پیشان ناوە ئەم ناتوانێت بیبینێت. ئیتر مناڵی ئێستاش خۆتەدانی پێویستە هەموو شتێکی هەبێت. سایق پاسێکی هەیە پاسەکە هاتو چێ پێەکە هەموو مانگە خۆی پارەکە ئێات. واتە ئەزانێت کە وەزعتان ئاوایە؟ بەڵێ ئەو ئەزانێت. ئیتر ئەگەر هەما بێ خۆمان ئەیێنێ ئەگەر پێشمان نەبێ ئەڵێ خۆم بۆتانەیە. ئەی مناڵک کچەکەت کە لە پۆلی یەکە
یەتەوە بۆ ماڵەوە باسی خۆی بکات کە لە مەکتەب تووشی چی ئەبێت مامۆساکانی چۆنە تەعاملی لەگەڵیانە هاوڕەکانی بۆ نمونە ڕۆژێک ئەم بڕوا بۆ مەکتەب پارەی پێنەبێ دڵنیام کە ئەوە زۆریش ڕوویاوە چی هەستێکت هەیە کە یەتەوە بۆت باس بکات و چیت بۆ باسەکە زۆر ڕۆژانە ئەنیشتم زۆر بۆ ئەگەڕێتەوانێ لەم هەفتەی پێشوە سێرانی مەکتەبیان هەبوو من نەمتوانی وەک پێویست خواردنوشتی بۆ حازر بکەم شتێکی بەسیتم یاپی و بردی ئیتر کاتێکە هاتەوە بە گریانەوە هاتەوتی هەمویان شتی خۆشیان پێ بووە و من هیچێکی وام پێ نەبووە دایکە بۆ غازێ ناکڕیت مامۆساکەی وتوبی بۆ تیشتنێنا وتوبی مەنجەڵمان نییە غازمان نییە ببوورە خاتونگیان ئەمڕۆ برینی تۆمان دووبارە کولاندەوە ئەی هاوڕەکانی چۆنن لەگەڵیا وەڵای مناڵی ئێستا چۆنی باشی نازانێت یعنی ئەوەی خۆی بێوێ ئەوە ئەڵێ ئەوەی خۆی بێوێ ئەوە ئەکا من لە زۆربەی شتەکانی مەکتەبیا دوورێ خەمەوە بزانم کە بۆنەیەکە شتێکە بە هەر بیانوێ دووریە خەمەوە یاخود ئەڵێم کڕیمە جارێکە بۆیان نەهێناوینەتەوە حەز ناکەم هەست بە هەموو شتێ بکات چکارەنە ئەو خەفەتی کە ئێمە ئەی خۆی نامەوێت ناڵەکەشم وا بێت چونکە تەمەنی زۆر قسەکە بەڵێ هەز ناکەم ینی هەز بەو نەقسە بکات حەز ئەکات حەزەکە هەموو شتێکی هەبێت کچیشە ئەو کوڕنیە بڵێ ئەچێتە دەرەوە یاری ئەکا یاخۆت شتێک ئەم کچە زۆر نایەڵم بڕاتە دەرەوە بەڵامیتر حەزی لە هەموو شتێکیشە ئێستا کۆمەڵی خەون لە مێشکایەتی بەڵێ حەزی لە دەورەیە حەزی لە جلی جوانە حەزی لە ئایپاتە مەسەڵ حەزی لە ژوورێکی خۆیەتی تەلەڤیزیۆنی تیاابێ خەیاڵ بۆ خۆی دروست دەکات جارێ هەیە ئاها بە لاعیبەکانی تۆزە یاریەکات ژوورێکی بچوک بۆ خۆی دروست دەکات یاخۆ لەگە خوشکەکە لە حەزەکەین ئەوەمان هەبوایە دایکە گە ژوورێکی خۆمان هەبوایە میوانمانە هات ئێمە ناهاتینە دەرەوە یاخۆت حەزی لە جلوبەرگی جوانە حەزیان لە خواردنی خۆشە بە تایبەتی ئەم ماوەیە کە ئێمە وەزعمان زۆر زۆر خراپ بووە کچە گەورەکەم هەست بە هەموو نەقسێک ئەکات بۆ نمونونەکە داوای شتێک ئەکادیان مناڵێکی تر ئەبینێ کە ئەوەی هەیە و ئەمنیەتی هەست بە نەقسا خۆشمانە ئێمەش کە گەورەیەکین یعنی نەبێتە بەخێلی نییە بەڵام حەزەکەین ئەوەی کە خەڵکەیەتی ئێمەش هەمان بێت لەبەرەوەی ئێمەش خزمانێ میوانمانێت مەسەنە ڕەفیق تا هەر شتێک تا ئەبینێت کە تۆ نەقسێکت هەیە من لەبەروی کە وەزعم ئاوایە ناتوانم بە هیچ شێوەیەک خۆڵکی میوان بکەم لە ڕوود نایە بیهێنیتە ماڵ لە ڕووم نایەت هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە لە ڕووم نایەت چکە هی ئێستا هەر کەسێکیش بەو شێوێ بتبینێت جاری وایە گاڵتۆ پێکات نازانێ هۆکارەکەی چە لە جیاتی هاوکاریت بکە بەڵێ گاڵتە پێەکە جاری وە هەیە ئێستا مام نەورۆزە مناڵەکانم زۆر حەزیان لە دەرەوە بوو دایکە دەتخوا سیاری یەکێک بێنە بە یەکێک بڵێ سیاری پێبێ بابێ بمان با بۆ دەرەوە نەمانەتوانی بە کەس بڵێ هەر لە ماڵەوە بوون مناڵەکان ئەو مناڵە بچووکەکە جارێ هەست بەوانە ناکا بەڵام قەت بووە ڕۆژێک پارە و پێنەبێ و شیر و دایبی نەما بێت جاریوە هەبووە بە دوو ڕۆژ نەمتوانی و دایبی پێ هەڵگرم چکە دایبیش ئێستاگرانە نەمەتوانی بیکڕم مارکێتیش نەیە یا بە قەرز ئەی چیت ئەکرد ئێستاش مناڵەکەم تەمەنی ساڵ و نیوێکە لەبەر نەبوونی شیری ئاڵتونسای ئێمە کە چەند جار دکتۆر ئاگاداری کردومەتەوە ئەڵێ خراپە نەگونجاوە من دکتۆر چەند جار ئاگاداری کردومەتەوە ماگانەکە ئێبم بۆ خەسخانە بۆ کوتاندن و شتەکەی کە پێم ئەڵێ شیری چیەیە ئەڵێم ئەوەی ئێمە ئینزارماکە تەنانەت لێشم تووڕە ئەبێت ئەڵێ تۆ چۆن شیری ئاڵتونسایی بۆ مناڵە تەمەنی ساڵ و نیوێکە
بەڵام شیرەکانی تریش هەمووی گرانە من ناتوانم بیکڕم. زۆر بەداخەوە بەڕاستی ئەو شتانی کە من ئەیبینم ئەو شتانی کە من هەستی پێ ئەەکەم هیوادارم کە بینەرانی خۆشەویستیش هەستیان بۆ ئازارەی تۆ کردبێت بتوانن کە لە ڕێی کاری خێرخوازیەوە هاوکاری بەڕێزت بکەن لەبەرەوە بەڕاستی شایستیت لەبەر مناڵەکانت لەبەر جێگە و ڕێگەت لەبەر ئەوەی هیچ پێداویستێکی ناوماڵی نییە فەرشە دۆشەکە دوێک دووسەرینە ئەوەی لە دوامانەوە ئەوە کەنتۆرەکەیەتی کە خەڵک ئەویش داوێتە پێداویستەکانی ناوماڵ لە هەموو شتێکی کەمە هیوادارین ئاوڕێکی لێ بدەنەوانێ خۆشت لە کۆتاییە داوای چی ئەەکەیت و چیت ئەوێت داواکارم ئەگە بتوانن لە ماڵەکە چیم نقصان بێت ئیترەوە خۆت ئەزانی خۆت بینیوتە بە چاوی خۆت یارمەتیمان بن لە نوێنە لە ئەشێ ماڵە لە خواردنە وەکو خانوش حەز ئەەکەم ینی هەر لەبەر مناڵەکانیشم بێت بتوانم خانوویەکی گەورەتر بگرم و بەڵام لەبەر کرێکەی ناتوانم ئەگینا حەز ئەەکەم لەبەر مناڵەکانم بتوانم بچمە خانوویەکی گەورەتر ژێوڕێم باش بێت وتت چەند بەکرێ لێرە 150 و کرێ چەند مانگیشت نەیەوە 3 مانگم نەیە کرێ 3 مانگت نەیەوە و بە 150 بە چای پڕ لە فرمێسکەوە گوێمان بۆم خاتونە بەڕێزە گرت باسی ژیانی خۆی بۆ کردین ئێمەش داواکارین لە خێرخوازان و سەرمایەداران دەستی هاوکاریان بۆ درێژ بکەن و هاوکاریان بکەن پرۆگرامی میوانی توین بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە ینی نەبوونی عیب نییە.